لای ڕاستی شاری مووسڵە نۆرایان گرتووە بۆ وەرگرتنی خواردن. لەو چێشتخانەیە خواردن بە خۆڕاییە. ڕۆژانە دوو ژەمە خواردن بەیانیان و نێوڕۆ بۆ 250 خێزانی هەژاری ئەو شارە لەو چێشتخانەیە ئامادە دەکرێت. من ڕۆژانە دێمە ئێرە و خواردن وەردەگرم. ماڵم لێرەیە لە مووسڵی کۆن 5 سەرخێزانین. هیچ کارێک نییە بیکەم ڕۆژانە لێرە خواردن بۆ منداڵەکانم دەبەمەوە. بێئیش و کارین و خانووەکەشمان کرێیە. سواسی ئەوانە دەکەین خواردنمان پێدەدەن. ئەگەر ئەو چێشتخانەیە نەبێ هەمومان بە برسێتی دەمێنینەوە. ئەو خەڵکانەی ڕۆژانە لەو چێشتخانەیە خواردن وەردەگرن هەژارن و هیچ داهاتێکیان نییە. جگە لەو 250 خێزانەی ڕۆژانە خواردن لەو چێشتخانەیە وەردەگرن ئەو کرێکارانەی ڕۆژانە کاریان دەست ناکەوێت بۆ ئەوانیش لەو چێشتخانەیە خواردن بە خۆڕاییە. طبخ مالهم يومي عامل انا الدولة حمالهم ئێمە کرێکارین. ڕۆژانە بەیانیان و نیوەڕۆ دەینە ئێرە و بە خۆڕایی خواردنمان پێدەدەن. ڕۆژانە دەچێت لە نەری خۆبەخش بە 2 تایم لەو چێشتخانەیە خواردنی بەیانیان و نێوڕۆ بۆ خێزانە هەژارەکان ئامادە دەکەن. نقدم لهم وجبتين وجبة صباحية. ڕۆژانە دووژەم خواردنیان پێشکەش دەکەین. نزیکەی 4 ساڵە هەموو ڕۆژ خواردن بۆ 250 خێزان دروست دەکەین. جگە لەو کرێکارانەی لێرە نان دەخۆن پێداویستەکانی چێشتخانەش چەند خێرخوازێک گدابینی دەکەن. ئێمەش لێرە خۆبەخشانە کار دەکەین و خواردنەکان ئامادە دەکەین. ئەو چێشتخانەیە لەلایەن چەند خێرخوازێکەوە پاڵ پشتی دەکرێت. 4 ساڵە ڕۆژانە دوو ژەمە خواردن بۆ 250 خێزانی هەژاری ئەم شارە بە خۆڕایی ئامادە دەکات. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.